Thank you so much. Thank you. والله زۆر سێر بوو بەلامانەوە کابرا نازانم بووە پێەکەنی هەر قسەکردنەکەی وا بوو ئەی پێەکەنی خۆزگم بەوەی لەگەڵ یاژی ڕاستەرەوە چا کامەڵم هەڵە بەس ڕیشێنە هەڵم بۆ لە لێرە ڕش مەمنوع عچاکیگی باشە لەو فڕۆکەکەی هەشتێکیان پێ وتی زۆر سێر بوو بەلامانەوەش ئەوە وتی نابێ میوە گۆشتی تازە سەوسێجەها ئەوەی درێژەکە کاتێکە گۆشتی تێیەکەن یاخۆت مریشکی تێیەکەن ئەیوەستنەوە زۆر جارەوە لە ئەیبین ئەوروپیەکانی خۆن ئەوە کوڕی خۆڵی حیوان شتی تێیەکەن ئەوە لێرە زۆر قەدەخێ 3 ساڵ حکمی لەسەرە کە بینی تێ وڵاتەوە لەوە ئەچێ بە لایەنی کەمەوە ئێمە 6 ڕۆژە بێنینەوە لەوە چێ 5,000-6,000 پاوەنێکمان پێویست بێ بۆ ئەم کاتی کەتی ئامێنینەوە ئەکاتە نزیکی تقریبا 65-70 وەرەقەیەک نەفەری هەرچەند ژوورەکەشمان توینە ینی بۆ 2 کەس گرتومانە بەڵام شت لێرە زۆر گرانە تەکسی لێرە هەتاویەوە بە ئەڵێ 25 پاوەند 30 پاوەند. ئەم بەرنامەیە با سپۆنسەری شا ئیدوکیشن لە شاری لەندەنی بەریتانیا پێشکەش دەکرێت. ئەتانەوێت ئایندەیەکی گەشتتان دەبێت و بگەن بە خەونەکانتان ئەوا دەتوانن بخوێن لەم کۆلێژە و ناوی خۆتان تۆمار بکەن. کەوتۆتە ناو جەرگی شاری لەندەنی بەریتانیا وە کۆلێجەکە هەچی ئەدەواتەکانی خوێندنەیە هەمی بۆ دابینەکە و ئەو کەسانەی مناڵیان هەیە هەمە توانن ماڵ و مناڵ بن بەڕێوە هەمە توان خوێندنەکەی خۆشیان بکەن لێرە تەنها 1 ڕۆژ بۆ دەوام دێن ڕۆژەکەی دووەمیان ئۆنلاینە. خوێندن لە هیچ کاتێکی تەمەندا درەنگ نیە. لە خزمەتی مامۆساشنەی ئازیز دیارە کۆمپانیایشە زۆر بە دڵسۆزانە هەوڵەدا بۆ ئەو کوردانەی لە بەریتانیان بەگشتی و لە دەوروبەری لەندەن و ناو لەندەن بە تایبەتی کە ڕێگەیەکی جوانیان پیشان با بۆ خوێندن. باشترین دەرفەتە وەرنای خۆتان تۆمارکەن بەشدار بن سوودی زۆرە هەم بۆ خۆمان بۆ کۆمەڵگەی خۆمان مشکی خۆتان فراوانکەن و ببنە خاوەنی بڕوانامەی کارپێکراوی نێودەوڵەتی بازرگانی. خەڵک دێت لە پاکستانەوە لە بەنگلادیشەوە زروفی مادی و ژیانیان زۆر خراپە بەڵام یەکسەر دەسەبن بۆ خوێندن. هەر ساڵە کۆمپانیایشە دەست بەکارە سەدان کەسی بە ئامۆژگاری و ڕێنمایەکانیان دەستیان کردووە بە خۆناغی خوێندن و تەواوکردنی و بوون بە خاوەنی بڕوانامەی باڵای نێودەوڵەتی لە بەشە بازرگانەکاندا. ئێمەش دەستخۆشییان لەکەین من چەند جار لە مناسەباتی ئەمانە بەشداریم کرۆ بە شانازیەوە. ئەو کەسانی کە دەیانەوێت بەشدار بن پێویستە مافی مانەوەیان هەبێت لە بەریتانیا. هاتوومەتە ئەم شوێنە و ئەخوێنم لێرە ئێرەم هەڵبژاردووە لە بەرەوەی وەکو ئافرەتێک بۆ من زۆر ئاسانکاریە کە ئەتوانم لێرەیە هەفتەی ڕۆژێک داوام بکەم و ڕۆژێک بە ئۆنلاین بخوێنم کاروباری ڕۆژانە و ژیان و ماڵم لێ ناگرێ و هەروەها ئاسانکاریکی زۆرم بۆ کراوە خەرجیت بۆ دابینەکە هی ڕێگەوبانت کە لە ڕووی مادی و معنەیەوە تۆ لێرە هاوکاری ئەکرێت کە دەوروبەرەکەت کورد و بەڕێوبەرەکەت کووردە ئەوە بای هەموویەتی کە هاوکارێکی زۆرت ئەکرێ و ئاسانکاریکی زۆرە بۆ کراوە لێرە. چۆن ئەم بڕوانامەیە بەدەست دەخەن و چۆن خۆتان تۆمار دەکەن لەلایەن چەندین ڕاوێژکاری کوردی هاوزمان وەڵامی پرسیارەکانتان دەدەنەوە و ڕێنیشان دەرتان دەبن تا کۆتایی پرۆسی خوێندنەکە. سەرەتا کە دێ بۆ کۆلێجەکەمە ڕێنماییەکەین ئامۆژگاریانەکەین چۆنیەتی بۆ ناونووسینەکەی دوای ناونووسینەکان دوو تاقیکردنەوەمان هەیە لەو پرۆسەیە کە دەرچوو اینجا چاپێکوتێکی ڕوبەڕووی هەیە دوای ئەو چاپێکەوتین کە ئاکرێت ئەگەر هەموو پرۆسەسەکە بە باشی و بە قانونی چوو بەڕێوە بەبێ هیچ کێشەیەک ئەو کاتە لە ماوەی 2 هەفتەیە ئیمێلیشی بۆ دێت پیرۆزبایی لێکە بووە بە یەکێک لە خوێندکارەکانی کۆلێجەکە. لێرەدا خوێندکارەکان ناویان تۆمار دەکەن بۆ زانیاری زیاتر و وەڵامی زۆربەی پرسیارەکانتان دەتوانن لە ڕێگەی ئەم ناونیشانانەوە پەیوەندیان پێوە بکەن و وە لە نزیکیشەوە سەردانیان بکەن. شتەکەمان لە ناو هۆتێلەکەوە دەست پێیەکات ئەڕۆین بەرەوی ئابان لەگەڵ کاگوهاوە هەموو شتێک ئامادەیە کاگوهاف. لیفکەکەم لەوێ شووی لیفکە کووە لیفکەکە دیتێکە بڕەوە لیفکە هیچ وڵاتی بودیە وای گیانەمایە بەڵا خۆ بۆیەوە بچی لێەوە چەند چاوکۆ بردی بەڕاست پێ نییە چمەینەکەەوە ئەو ساونەکە لە ساونەکە لێ جێبە جێباجم لیفکەکەم جێماوەتی ئەمە چیم سکراچە بۆ خودی سۆری بەغڵەت تێمەکەمە ئەسپی پەپاکەکەی ئەڕۆینە خوارەوە چەکاوتەکەین و سواری تەکسیە بین ئەچین بۆ یابان لەگەڵ مابن پێشەوەی بچمە دەرەوە لە هۆتێلەکان هەموو جارێک یەک چەکی عامەکەمەوە زا هیچمان بیر نەچووە هیچمان جێ نێشتووە تاوە با بڕێ
5 ساعة لە تیارە بینی ساچینە خوارەوە چەکاوت دەگەین ئەو درگادا نەخێ و دەنگەدەنگەی لێوەیەت کاتەکان بێرم بکات کارتەکە بێن هەردووکی بێنە ئەوکی ترشکۆ بێتوە خۆیان زانم ناوێت نەوەڵات چارجمانەکەن چارجان کردم ئۆکەی کێش وەڵێ ئەم کارتە بێ هەردووکی پێ بێکێت چیت خوارە لە هۆتێلەکە نەگینا چاش دەگەن نانا تاوامەکە دەرێ ناکوژێتەوە وەرە خۆرە تا ئۆتۆماتیکە دەڵە با بڕۆن بزانین ئەو وڵاتە عەجیبە چییە خەڵک باسیەکات لە مناڵی و ئاواتمەوە بگەم بە یابە ئەوە ئیشەڵڵا ئاگەین 5 ساعاتی ڕێک لە تیارەیە بی جاکشانکەی خەڵکی یابانە خەڵکی چینە بروسلی زانێ چی پێ بەلعنەوەی بۆ یابان چیە حیادیە کالەکانت کووە گەرمە وڵا بخارێ لە بۆقە خێکیام لە بڕە بڕێ نه بەقاتی دوانزەیە غلط yes you going downstairs You go for breakfast. Fun now. هاتینۆ خاتەکەی خۆمان دنیا دەوران. Yes. Nearly we are here about 1 week here. So now we travel to Japan. Yeah. Take care. Thank you. Have you been in Japan? Not yet. Not yet. You're from here? Yeah. Then what you do in the hotel? There I'm from Bantayan. We came here. Ah, okay. Bantayan Island. Oh, it's an island. Yeah. It's in the northern part of Cebu. You should be very rich to sleep in this hotel. Do you have a farm? Huh? No? We come from UK. Oh. Yeah. Yeah. So have a safe flight. Oh, thank you so much. Thank you. Thank you. وراتشينا إيراد check out كي. ياك دفع. Hello, we're gonna do checkout now and we go to airport. Yeah. How much is the normal taxi from here to airport? 500 to 600? Okay, can you order one taxi for us? Okay, thank you. لێرە دەبڵ چەکی ناکەن لە هەنێ هۆتێل کە کارتەکانیەوە چەکێکی عامێکەن و بزان هیچی نەشکان و شتێکە خراپ نەکردووە. The taxi is here. No, I will inform you if Oh, thank you so much. Thank you. Okay, ئەڵێ تەکسەکە کە هات پێتەڵێ. شتەکانمانە چەکی عامی کەینەوە بزانین هیچمان بیر نەچووە. زۆر چاکە تەکسەکە هاتووە بە 620 ئەمابا بۆ ناو مەتار کە کاتە نزیکی 5 پاوەند شتێکی واکات. Okay. Yes, sir. Thank you so much. It's to airport, yeah? Airport. How much is it? Taxi information. Oh, it's taxi information. Okay. International. International. We go to the Japan. Japan is it should be international. You have another luggage. Just wait a second before you bring it. Okay. Terminal 2. Japan is terminal 2. Thank you. One luggage, 2 bags. Okay. Hiçbir birine şu. Hamuş takıp ya. Tamam kanka. Yalla baba. Okay. Thank you so much, sir. Thank you. Thank you so much. Thank you, bye-bye. Hello, sir. You okay? Good evening. Good evening. Going to the airport? Yes, we're going to airport. How far here? We're going to Japan. Do you know the terminal is terminal 2 or? Yeah, terminal 2, international. Okay, thank you. How long is take? Maybe 40 to 50 minutes. 40 to 50 minutes. Okay, thank you so much. زۆر باشە. ئەوەش مەتارە. شکۆر گەشتین. International Airport. هیچ لە جێنەما؟ جانتاکانمان بۆ داگرێت. Thank you so much. ئەو شەوی منە. بیکەمەشە. Thank you, sir. Thank you, sir. جانتای پشتەکەم جاریان لەو تەکسەکە لێم جێما لاپتۆپ پشتەکەم هێمی تیا بوو. ئامەتە. Tokyo, Allah. Check-in is open. La D01, D12. Okay, la D12.
هەستێکی زۆر خۆشمێ نازانم وەکو هیچ وڵاتێکی کە نەبووە کە ڕۆشتوم بۆی چکم هەنی تایبەتە بەلای منەوە لەوێ غرامی زۆرتیە هەنی ئەگەر بە سەوتی بەرز قسە بکەی جگەرە کێشان تەلەفۆنکردن هەمی غرامەیە بەڕاستی ئەبێ زۆر ئاگامان لە خۆمان بێ ئالێرەیە چەکی نەکەین تکتەکانمانایەتی و دوای ئەوە چینمە ناو فڕۆکەکە لەم وڵاتانی ئاسیا باشترینشت ئەوەیە کە بێتە دیسکەکە لێرەوە چەکین بکەی لەبەرەوەی ئەتوانێت لێرەوە بتخەتە پاڵەوە کەسێکە لەگەڵ تا یاخود لا ویندۆکۆدات بنێ هەمیشی فریە تەنکی ساماچ قوربانی خوا زۆر سپاس خۆیان کە بین بەخاوەنی ئەم پاسپۆرتە یاڕەبی ئێوەش ببن بەخاوەنی چکم لە هیچ وڵاتێکە پێت ناڵم بۆ کوێیەکی چیەکەی چی ناکەی نە پێویستی بە ڤیزێ نە هیچ شتێک یاڕەبی خوایە هەچی کوردی ئەو بەریتانیا بکەی بەخاوەنی ئەم جنسیە بەریتانی چەند ئیسراحەتە خوایە ڕێک سەری پاسپۆرتەکە دەکات و تکتەکە و بۆ کوێیەکی بۆ یابان بۆ ئەمریکا بۆ کوێ فەرمو بڕۆ بەبێ ڤیزە هەموو عالەمەگەڕێ بەبێ ڤیزە وڵای ئەگەر پارەت هەبێ گوناحە بەخوا خاوەنی پاسپۆرتێکی وابیت و لە ماڵەوە دانیشی بەدای بزنس و پارەوە لە هەندێک وڵات ئەگەر لاپتۆپ و تەلەفۆن شتی پێ بێمی دەرکرد ناو جانتاکەیە بەڵام لێرە نا لە کۆنتڕۆڵ شاتینە دەرەوە ئێستا ئەڕۆین بۆ ناو گەیتەکە ئەش بازارێکی خۆشە لێرێ مەتارێکی زۆر خۆش و تایبەتە ئەرە وەڵاشتە زۆر هەرزانە هەمی فری جوتیە Do you have a boss? بزن boss بە چەنە لێرە Wow. How much is it? Which one? This one, yeah? Oh, it's a 200, that's 100. That's why it's 146. So it's about like 80 pounds, something like this. یک و 45 دقیقه تۆکیۆ گەیتەکەمان ڕقم 16 زۆر جا 45 دقیقه پێشەوەی کە سەفەرەکە بکەی و گەیتانە پیشانە بەڵام لێرە تقریبا نزیکی ساعت و نیو کشمان ماوە زیاترش با بڕێین بۆ گەیتی 16 عەلی برسێتی لەبەر گەین خواردنە گەڕێ ئەو ڕێستۆرانتە خۆشەی تا بوو نەخوا لە ماڵەوە لە وتێلەکە چیە کڕی؟ هەش باینانم ساعت 11 لە بوتێلەکە بنانە خۆ خواردنە خۆشە هەی لە یابان چیەکەی؟ نا کورە وەرە بڕۆ لە دانیشە باڵەوە ئەو جەڕست لێیان جای چی خواردنەکە وێنی لەوانە ئەمەی ئەوانە وەرە بۆ ئێرە زۆر باشە ئەو پارانی کە پێمانە ماوەتەوە لێمان لە ئەم وڵاتەیە چینە گۆڕینەوە بە پارەی یابانی لە ئێرە بزانین چەند نەکات 5,000 کرد 5,000 لە یابان چیەکە پسیدەکە وەڵای نازانم چیەکە بەڵام 5,000 بزانین لە یابان چیمان بۆکات تا بچی دەمەتار لەوێ ئەبینی پارەکەیان جوانە دەی ئارەوەڵا باشترە ئەڵەی پاوەنە ها پاوەنش بکەیتە ناو غەسالەوەی چی لێ نایە بۆ شەر وایە کەس نازانێمە چیەکە وەڵای تر بزانین لەوێ چیمان بۆکە چەکیلمان کردووە ئێستاش بەرەو ناو فڕۆکەیە ڕۆین تقریبا نزیکی 5 ساعتێکی کە ئیشەڵا ئەگەینە یابان خواردن تۆ حەدەڵغ وڵای خواردنە ماڵەوە دادا خواردنیان خۆشە ئێستا سێرەکەم بزانین چی خواردنێکیانێ ناو تارەکە الله بۆ هەسارەیەکی کە ئەڕۆی یابان Hello, good morning. Please unfasten Excuse me, your sir. seatbelt. Sorry, I'm there, yeah. Just a second. Okay, thank you so much. شو أنا قبل شا؟ هاي تجاري دانش خو بسرو. لا نقرأ أما بشيء كميتي هاوري أما شو أقتيك وتاييات تكايا لا يخوت على سبسكرايب توي فركاني بسشار بكان بقوي بقاعد 100,000 أو أنا ما أنا معه. أشكر قاشتين الحمد لله دا بزين. Thank you. الحمد لله تاو قاشتين يابان. هاتي ندرو يسالنا وفروك خانكيان. بچین سیمکارتێکی کڕین و دای وەچین بۆ وتێلەکە بەڵام هەر ڕۆحمان چوو ناو تیارەکەیە ئەمە یەکەمین شتاکە بیبینم ناو تیارەیە باسی کۆمەڵی حکم بکات خواردنی ئاژەڵ و کۆمەڵی شتی تری باس کرد
ئێستا تاوا چەکێکم بۆتان بزانم چی و چییە و بۆتان باسەکەم. یەکەم وڵاتەکە ببین و لە تارەکەی ئەوترسێن بۆ شێوەیە و وتیشیان ئەو بتڵانی کە پێتانە بتڵی ئاوەکانتان جینێڵ ناو تارەکەیە بیکەنە گیرفاتان و بیبەنە دەرەوە شتێکتان خواردووە قاقەزەکە هەڵگرن لەگەڵ خۆتانە حل لە تارەکە و فێرتەکەن کە چۆن پاک و خاوێن بێت تا گەیتە ئێرە دەورە با بڕۆین سیمکارت دەکڕی ئەمە سعرەکانێتی لیمیتی دیتیایە 2,500 yen. How much it will be in dollar? $15. $15. 2,500 يعني $15 بۆ ڕۆژێ چی گرانیەکە لێرە بۆ 8 ڕۆژ ئەمەمان کڕی لیمیتی دەبای 1800 تقریبا نزیکی 48 یۆرۆەکە زۆر چاکە کارتێکشی یا پێمان لەگەڵ سیمکارتەکە یاڵێ 1000 یانیتیایە بۆ ئەتوانم بڕۆنەوە بۆ هوتێلەکە و ئەتوان ڕیچارجیکەنەوە تەپاری تێبکەنەوە بەکاری بێن بۆ ترانسپۆرتەکانی ناو تۆکیۆ جا ئێستا هەوڵەیەین بە ئەم ترامەیە خۆر بە میترۆیە بڕۆین بۆ ناوشار بزانین چۆنە تۆکیۆ لەکوێوە ڕوان نەهەزا بەڵای هەمی یابانی نووسراوە ئەمە ترینە وەرەوەرە هاوڕێیان ناو فڕۆکەکەی شتێکیان پێ وتی زۆر سێر بوو بەلامانەوەش ئەوە بۆ وتی نابێ میوە گۆشتی تازە سەوسێجەها ئەوەی درێژەکە کاتێکە گۆشتی تەیەکەن یاخۆت مریشکی تەیەکەن ئەیوەستنەوە زۆر جارەوە لە ئەیبینە ئەوروپیەکانی خۆن ئەوە قوڕی خۆڵی حیوان شتی تەیەکەن ئەوە لێرە زۆر قەدەخێ 3 ساڵ حکمی لەسەرە کە بینی تێ وڵاتەوە یاخود میوە ڕۆکێکە لە دەرەوە بێنیتی بۆ ئێرە سەوزە ئەو شتانە زۆر مشکیلەیە لێرە ئەجاتر بێزگەوە بگا بە خوانەخواستە دەرمان و کۆمەڵە شتیکە هێوار قەدەغێ لە هەموو وڵاتەکە بەڵام ئەوەی بەلای منەوە سیر بوو ئەو سێ شتە بوو کە ئەوەی سەوسیجە لەگەڵ میوە و هەروەها ڕواک یاخود سەوزە بەڕاستی زۆر سەیرە هەمی 3-4 ساڵ حکمی لەسەر لە فڕۆکەیە کە هاتی یەکەم شت ئەویان پێوتی ئەگەر پێتانە پێمان بڵێ هەڵای مەشغولی چما پێ نەبوو خەریک بوو هۆڵجە بەڵام بەڕاستی دوای نەبێنین بتوانێت بەیابانەکەن لێرە تاقیکە نەوزانین چۆنە بەس خوا ڕەحمیکرد نەمانیانە هاوڕێیان لە ناو قیتارە لێرە نابێت تەلەفۆن بەکار بێت جەڕەستش بۆ ببیخی لەسەر هەزە سەوتی نەیە بە هیچ شێوەیە و قسەکردنش لەگەڵ کەسی بەرامبەرە ئەبێت زۆر بە هێواشی بێ بۆی ئەوانێکی گویان لێوە نەبێت خەڵکی زعاج نەکەن وەی سامنەها کامێرەکەم پێ ئەوانێ و لاوان سیر مەکەن بە پشتێ بەلایەنەوە سەیرە بەڵام لەبەر خاتریەوە بەم کرد چێ؟ وەری چ حەیاما بە لە فڕۆکەخانەوە تاکو ناو تۆکیۆ تقریبا نزیکی سەعاتێکە بێت مەتارەکە زۆر دوورەوە تقریبا نزیکی سەعات و نیوەکە بێت لە قیتار ئێستا لێرەشەوە بێت چێنجێکی کێ بکەین بەڵام تەکسیەکە گرین بۆ هوتێلەکە زۆر ناخۆشە لە هەمە قیتارە بەس ئیگزیتەکە بدۆزینەوە بچینە دەرەوە سەریکە کەس دەنگی نایە سەریکە خەڵکش پەلەپەل ناکە بۆ قادرمەکان هەمی چەند جوان بەڕیزە وەسن ئەمە نەبێ هات خەڵکی ئێرە نییە دیارە ئەو ویستی ناو خەڵ بڕێکە بۆ کەس نایە لە بچێت ئەمە بینە دۆزیمەوە باش ئەمەی بتڵە هەمی جا کراوەتەوە ینی قاقەز شتە
ئەوانەی بتڵەکانە بتڵەکانشی جیاوازە تقریبا هی ئاو جای کۆکاکۆلاوانە جایە کارتەکەمان لیان نێژ بچینە دەرەوە نازانم بۆ سە پرسیارەکەم زانمەوە. Hello, I have this card. I want to go exit. Do you have a Blue Carbon ticket? I have only this one. Narita Airport. Sorry? Narita Airport. I don't understand. Which station did you come? Just the station now. We're coming out from here. From airport. From airport. Yeah, from airport. We came from airport. I want to get out from this station. خبرت 400 دقیقه یکین. چقدر پاری تاکسی که کود؟ روی اینی که رو موبایل روی کرد. جو کارت با گوشت نگاه شو فایده ماست. Ticket? You don't give? That's okay. So we get out from here. Okay, thank you. Okay. زايندر وشوية. لا تعطوا exactly away. طب هاليوم شو نديره؟ قلت لك ايش قلت شو ندير له؟ قلت لك هذا بيا هذا 6 ساعات دوله هاتي ندير لهم حتى ختارك ايش يا بار نجا ورا بابا تاكسي بروي ورا بكويتشي ورا بتاكسي الروي التاكسي زين تاكسي بقري ها تاكسي كان وكيل لندن او شيء هو تاكسي ستيشنا وبين هي ليره زۆر باشە زۆر باشە و بە لە یابان کارەکات بای 24 پاوەنە تەنها 2 دقە دوورە سیارەکە لێمانەوە تاکسیەکەمان الله 5 star in the back دیکوە لاگەنچەکەمان هەلو دەستکەشی لە دەسایە هەڵا سەرتەرتیباتە Thank you. Thank you very much. والله ما خوي قوري رومنا جانتا كاني. Okay. Thank you sir. الله. بيشوني أخوات ترتيبات. والله جانتا كوا قوريك. تاكسي وشتيان جوانا. سيكا. خوش. باكو خاوين مردين لفلبيني it is a hotel. Yeah, do you know this hotel? I'm gonna show you now. Okay. You know? Okay. Thank you. كاغو جو شلون هولندا لا هولندا هولندا من التيارة بيصير مالتك شوي كذا زين الكيو كذا ساعات كنا شمي برو قهرت ترى أنا والله أبدا تعرف إن شاء الله بعدين شيء مزقوت بلا أمره زوري لكن طبعا هم مقاتلة تيارة بينو صاروا ينوبوا تلك بزان تلك ما خوشها وشنيكا قلتوا معنا تقريبا نزیکی 10 دقەیەک لە کرۆس ڕۆدەکەەوە دوورە ئەوەی کە زۆر بەناوبانگەن ناو یابانە شوێنە و شوێنێکی خەڵک هەمی پیا تێ ئەپەڕێت و ئەپەڕێتەوە و کەسیشیان نایەن لە کەس سەدان کەس لێ کاتە ئەپەڕنەوە چابان لێرە زۆر بەناوبانگەوە شوێنە لە دل لەو دەور پشتە شابێ بزانین چەند ڕێستۆرانتێکی تورکی تایە یاخۆت عەرەب یاخۆت قەومەکانێکی خۆمان کاگاش چێک بێ ئێمە چەند ڕۆژە هاتوین ئەو تۆپڵە برنجەمان خواردو ئەمە ناوێ دەن بەبێ ڕۆن بەبێ خوێ وەڵای هەر مردین لە قەرت برجە ڕایکەوە بۆی ئەم شوێنانە دوورە ئێمە ئاوا بۆتان نزیکەکەینەوە بۆ ئەوەی ئێوە سوودی لێ ببین و ڕۆژێک لە ڕۆژناگە ڕێتان کەوتە ئێرە بزانن کە چییە و چۆنە و بۆی ڕێگا دوورەکەتان بۆ کورکەینەوە بە کوردەکەی ئێوەش سەبسکرایب یوتیوبی فێرکاری 24 بکەن سوپاسانەکەم بە ئەوەی کە بینەری هەموو گەشتەکانی کە بن کاگو ئەو تو ناوی چێ یوتیوبەکە علی ترافل تۆپڵە برنج برە فەیسبوکەکەی کەن فۆڵۆکە لینکی یوتیوبەکە و فەیسبوکەکەشتان بۆ دانێم لە بەشی دیسکریپشن لێەوە سەبسکرایب بکەن کاکۆ هاب حەزەکە ئەوش ئەوە دنیاتان پیشان بە ئیشەڵا لە داهاتووە. Okay, thank you. Finish.
چوانە جێنەما ناوەڵە هەموو شتەکان داکەوت کۆ جانتاکەیتر you all see you have left anything is all yeah okay thank you so much thank you so much ئەمە ئوتێلەکەمانە بەس بەخۆی سەنامەکەنە ژورۆتە 2:30 hello can you check in now I'm gonna check your reservation first. So may I have your passport, please? yeah والله چی برا زۆر سەری قسەیەکە yes of course I found on booking.com, but I couldn't find our system, so just please. okay چەکینەکەمان کردی ساچینە دەرەوە بزانین شتێک بخۆین هاوڕێیان دوو لە فەماخوا تقریبا نزیکی بایی 50 پاوەند وتێلەکەشمان بۆ 3 شەو 1100 پاوەند باشە زۆر گرانیە لێرە ئیسا ئەزان بۆ خەڵکێکی هەیە تێرە بۆ یەکسەر ڕاکە دوای شەوێک دوو شەو ئەنەگە ڕستمی ڕای کردو زانی وەڵا وەڵا هەر هاتەسپی گر زاویان پارێ نەزم سەپلکیە چییە؟ $5,000 $4,000 حتا کوردستان نێسە ئارە وەڵا ئەمە ئێستا بەخۆی گشتی لەوە ئەچێ بەلایەنی کەمەوە ئێمە 6 ڕۆژە بێنینەوە لەوە چێ 5,000 6,000 پاوەنێکمان ینی پێویست بێ بۆ ئەم کاتی کەتی ئامێنینەوە ئەکاتە نزیکی تقریبا 65-70 وەرەقەیەک نەفەری هەرچەند ژوورەکەشمان توینە ینی بۆ 2 کەس گرتومانە بەڵام شت لێرە زۆر گرانە تەکسی لێرە هەتاویاوە بە ئەڵێ 25 پاوەند 30 پاوەند نا ئەمە تەکسەکانیانەوە کەوی بەریتانیا وایە بەڵاوە ها پاسکیل گرین باشترە تەواوێ کورە بە پێ ڕۆی سابە 12 دقە دوورە بە پێ ڕۆی یەک کورد نادونی بەس ئێمە کورە کوردی چی هەر سەرڕەش نبینی لێرە گشی سەرمانەکە ئەمە چییە سینەمایەوە جانانمان خوارد ئێستا چی سەرشمان چاکەین بزانین سەرچاکردن لای یابانەکان چۆنە دوای بڕۆینەوە یەکجار خۆمان بشوێن و خۆمان بگۆڕین و ئەنجا دیسان بینەوە دەرەوە ئەمە کرۆسڕۆدەکەیە ئەو شوێنەیە کە سەدان کەس لە یەک کاتە تیاتی ئەپەڕێ بەبێ ئەوەی کەسی بەرکەس بکەوێت سیرکە بە ناوبانگترین شوێنی یابان بزێرمان گەلێم یابانێ ئەڵێن وێرزە باربەشۆپ پێیەکەنێ لێ بەربەشۆپ بیچی بابە بڵێ هەیەکەن ئەڵەم ێ باشە بەربەشۆپی پێڵێنیە بە کەچیە لێ نا بەربەشۆپ لێرە نییە لەم ئەیلەکوێ هەیە ئەلە وڵا لە دەروی شارەوە چیەکە لێرە بەربەشۆپ چیەکە لێرە بەلایەوە زۆر کۆبیدی بوو کە داوای حەلاقمان کرد لێرە حەلاقڵام شارەیە چیەکە دوێ بچێ دەرەوە where do you cut your hair cutting knife what's up cutting here like this but سياسة عادورة أبي بتعرف روي بربر just a خلقي يتيك شنوري يميا بربر علي بابا بجرب هذا وزيوه باقي لا وش دوسة جاني بربر 7 hours اسكو سعادة 7 hours برار 7 minutes 7 minutes thank you so much thank you والله زۆر سێر بوو بەلامانەوە کابرا نازانم بووە پێیەکەنی هەر قسەکردنەکەی وا بوو ئەی پێیەکەنی خۆزگم بەوەی لەگەڵ ئاژی وەڵای با بچی میدۆزینەوە بەشکم لە شوێنەکە هەبێ چم سەر ڕیشمانەبێ هاتووە خاوەرە یەک سەعاتە بە دوای دوکانی حەلاقی ئاگەڕێن لە ئاخیرا دەزیمانەوە کەچیە لێ ڕاستەرەوە چ ئاکەمەڵەم هەڵە بەس ڕیشێنە هەڵم بۆ لە لێرە ڕیش مەمنوع ئاچاکیگی باشە خەڵکە چیەکات بە باچ خۆی ڕیشان نییە وەڵا داماوانە ها هیچیان پیانۆ نیە موسی داشە ئێستا مەکینەیە لەکوێ بدۆزینەوە باچی بزای مەکینەیەکە دۆزینەوە لە مۆڵێ لە شوێنێک برم مۆڵەکانشان زۆر سێرە هاوڕێیان ئێستا شوێنێک دوو مۆڵ باوەڕەکەی لێرە تقریبا نزیکی 100 متر ڕۆی ئەم دوکانێکی کیانی وەکوانی لای خۆوانی منوسابێ بەیەکەوە زۆر سەیرە ئەمە ژوورەکەمان هاوڕێیان بایی 1100 پاوەنە بۆ 3 شەو باشە بۆ 2 کەس هەموو تاوالێتەکەیەتی سایم پیشانتانەیەم ئەم ئەو دەستە دوو لە ڕووی جەنابتان
زۆر تایبەتە سەریک من و مامەها با لێرەخێن ئەمە بە حساب وتمان بێدێکی توین بەس لەو ناوەڕاستە شەقیان کردو و تاول و لاخۆی مش لەم لاوە ژوورێکی بچووک ئەوە نەمە چییە کاگوە سکیتە ئەمە چییە؟ ئەدەی و کەرەبەرێ ئەبی کەدامی چییە؟ ئەمە کە لە حمامێتی دەرەوە سەری ئەم تاوالێتەکە ناڕێ زۆر تایبەتە ئەمە هەمی دوگمۆشتە ئەمە دوو لە ڕووجە نامتان ئەمە بۆ ئافرەتە هی فرۆنت ئەمە بۆ پێشەوە ئەمە بۆ دواوەیە ئەمە شان کە موزیاوێکات ئەمە شان فرێشێکات ئەمە کە تادانە نشێم ئاوە فڕە نایەت ئەمێ پەنجەنەی بەمە ئەمجا ئاوەکە فڕەیەت ئێترە بە خۆی پاک دەکاتەوە و ئەمەشی گەرمە و ئەگەر بتەوێت دانیشی لەسەری و ئەمەش حەمامەکەی سەریکە ئەمەش حەمامەکەی بچووکە بەڵام هەر باشە شتە سوورانە چیە داهێنا نازانێت چییە ئەرەڵە ئێتر ئەمە ژوورەکەیە ئەرکۆندیشنەکەشمانیشی نەیەکرد نەوەڵە ئیش ناکە و تیسایەمەوە ئەرەڵاکە ژوورێکی ئاوا لە یابان بۆ 30 شەو بای 1100 باوانە زۆر باشە هاوڕێکەکەمە بە کەڵک نایی ساچین بۆ دیجێ ئای لێرە سەر کامێرەی کەڕی ساعت 6 ئەخرێ تەماتر یەکەم ڕۆژ بانە تاکسیمان هەزار کردووە و بە 27 پاوە لە ماڵما بۆ ئەوێ بڕەناوەڵی تەکسەکانی لەندەنە Hello. Thank you. تاکسیەکانی لەندەنە یەک ئەوی نییە ماشەڵڵا چه کۆفتەبڵە خوا خۆشە تقریبا 20 دقەیەکەوە بزانم لێرە تا چینە شەقامەکانیان چەک پاک و خاوێنە یەک شت دابینی فڕە بدرێ کامێرەیەکی کەمان کڕی ئەمە شەقوشتی زۆر جوانتر و باشترە ئەوی نییە ئەمە لێرە بای 500 پاوانە لە بەریتانیا لە تقریبا بای 700 پاوانە بەس ئەمە زۆر چاکە بەدەستەوە گیرێتەوە زۆر ڕوونتریشە هاوڕێ ئینساتونتە خۆرەوە بەناو بازار بزانین ناو ئەم دوکان و بازاڕی دەور و پشتی هۆتێلەکەمان ئەچیتە بازارێک گەورەیە ئەمە چۆنە کاکوە لە فەقێ تاو نەجاتە بوو لە تۆپڵە برنج کامل ژاپانی چەند ڕۆژ لە فلیپینەیە هەر تۆپڵە برنجمان نەخوارد برنجیان بە تۆپڵ داهات نەخوێی تیا بوو نە ڕۆ زۆر ناخۆ هاوڕێیان تقریبا نزیکی چارەکێکە بێ ئەمە بەدەستێمەوێ فڕێ بەم کەچی هیچ بینێکی خۆڵم نەبینی پرسیارم کەوتم لەکوێ وتە با ببینی خۆڵ ئێرە لەکوێ هەیە وتم ئەی پێ ببیتەوە بە ماڵەکەی خۆت هەچ کەسە عەلاقەیەکی پێیە ئەوەی کە لی زیاوەی کاتە ناو عەلاقەوەی باتەوە بە ماڵەکەی خۆی ڕاستی زۆر سێرە وڵاتێکی پاک و خاوێن بۆیە هیچ شتێک نابین لەسەر شەقامەکانە ها سەریک